هەموو لایەک باش دەزانن کابینەی نەوەمی حکوومەتی هەرێمی کوردستان جگەل لە بوژانەوەی ژێرخانی ئابووری هەرێمی کوردستان لە بواری کشت و کاڵ هەروەها سەناعەت ڕێگاوبان دروستکردنی پۆند و سەددە بێجگە لەوانە گرنگی زیاتر با سەوزکردنی هەرێمی کوردستان داوە لەم بوارەشدا زۆر سەرکەوتوو بوو. دەمانەیە قسەی زیاتر لەسەر ئەم بابەتە بکەین کە چۆن مەسەلەی گرنگیدان با سەوزکردنی تەواوی هەرێمی کوردستان و بەرزکردنەوەی ئاستەکەی بۆ ئاستێکی باڵا وەکو وڵاتانی پێشکەوتوو لەگەڵ میوانەکەمان قسەی زیاتری لەبارەوە دەکەین. میوانەکەمان زۆر بەڕێز شنە نەجمەدین کاندیدی پارتی دیموکراتی کوردستان بۆ پەرلەمانی عێراق لە بازنەی سلەیمانی. خاتوو شنە شەوتان باش بەخێربێن بۆ کوردستان 24 مادام پرسیارەکانمان باسی سەوزاییە لەسەر سەوزایی دەپرسین و بزانین ڕاو بۆچوونی ئێوە چییە؟ پێ دوایە گەشەکردنی ئاستی سەوزایی لە هەرێمی کوردستان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا لە ئاستی ستانداردی جیهانیدایە؟ سڵاو ئەو کاتەوە باش کاک حاکم پێشەکی حەزەکەم پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی کوردستان 24تان لێ بکەم. هەمیشە پێشەنگ و لە پێشەوەن ئیشەڵا سەرکەوتوو بن بۆ تاک بە تاکتان لە شتان ساغ بێ. پرسیارەکەی بەڕێستان ئێمە هەتا ئێستا ئەم دقیقە قسەی تیاکەی نەگەیشتوونەتە ستانداردی جیهانی، چکە ستانداردی جیهانی لە بینی لە ساسی بۆ لە ساچ لە سەوزایەکە ئێمەش وەکو هاژەخان تەقیرەکەی جوام و باسی گەشتوتە لە سایە 20 بەڵام بەنسبەت ئێمە کە بمانێ بگەینە ستانداردی جیهانی ئینشاءڵڵا بە کۆتایی هێنانی بە پرۆژەی سەوزکردنی هەولێرە. ئەگەر ئەو پرۆژەیە تەواو بێ بەڵێ لەوانێت تێش بەڕێ لەو ستانداردە. لەبەری خۆمانە زانین ئەوکو باسمان کرد لە تەقیرەکە زۆر جوان بەشی کردەوە ئەم پرۆژەیە کە چەندەها کیلۆمەتر هەیە کە زەیتون و فستقی تیا ئەڕوێ ئەو دوو نەمامە کە هەمیشە سەوزن. ئەو دارانە کەوای لێەکە طبعاً ئەوەی کەوتی ئۆکسسیژینێکی زۆر ئەیاتەوە تانی ئۆکسسیژینی کاربۆنیش زۆر هەڵەمژێ. ئەمە تەسیرێکی زۆر تەواوی ئەبێ بۆ ژینگەی هەولێر، طبعاً بۆ هەرێمی کوردستان هەموو ئیسفادە ئەبێ بەڵام بۆ ژینگەی هەولێر لە ساسە ئیسفادە ئەبێ. بۆیە ئێمە ئەو پشتێنە سەوزیە کۆتایی پێبێت لە ساسە تێ ئەپەڕین لە ستانداردی جیهانی. زۆر باشە شنەخان بۆ خۆت دەزانی ینی عێراق دووچاری بە بیابانبوون بووە، ینی ڕێژەی سەوزاییش زۆر لە عێراق کەمی کردووە، بەڵام سەرە ڕای قەیرانەکانیش هەرێمی کوردستان گرنگی زۆری بە سەوزکردن و هەروەها گرنگی زۆری بە دروستکردنی پۆند و بەنداو داوە. پێتان وایە دەبێ پۆند و بەنداوی زیاتریش دروست بکرێ بۆ ئەوەی هەم ڕێگری لە بیابانبوون بگرێت و هەم ئاوی سەرزەوی زیاد بکە و بتوانێ ئاوی ژێرزەوی ببوژێنێتەوە؟ خۆشبەختانە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە سەرۆکایەتی ڕێزدار کاک مەسرور بارزانی گرنگیەکی زۆری داوە بە بەنداوەکان. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ئێمە کە ئینشاءڵڵا بۆ ساڵانی داهاتوو کێشەی ئاومان نابێت بەوەی بە ئاشکرایە بم پرۆژەی کە لە زی گەورەوە هاتووە بۆ پرۆژەکەی هاتیش بۆ سلێمانیش عینشت لە دوکانیش ئینشاءڵڵا ئەنجام ئەدرێ. ئەمانە ئیشێکی سەرەکین کە لە ناو حکوومەتی هەرێما کراوە کە کێشەی ئاومان بۆ چارەسەرەکە بۆ ساڵانی داهاتوو کە ئەمە زۆر لە عێراقا دڵنیابین لەوەی کە عێراق بەرە وشکبوونێکی تەواو ئەچێ کە تەسیر ئەکاتە نەک هەر سەوزایی تەسیر ئەکاتە ژیانی ڕۆژانەی خەڵکەکەش. ئەمە لە عێراقا بەڵێ ڕوئەیە بەڵام لە سپاس بۆ خوا کە لە کوردستانە نەخێر ڕوونایەت و بەرەو باشی ئەڕوا. ئێمە ئێستا حاڵی حازر زۆربەی بەنداوەکانمان کە لە ناو سیستیمەکەیە بۆ بەرەو کۆتایی ئەڕوات ئینجا لەگەڵ ئەوش لە پلانی حکوومەتە هەیە بۆ کابینەیدا کە ئێمە بەنداوی کەشمان هەر بەڕێوەیە. باش شنەخان پشتێنەی سەوزایی هەولێر کە 7 ملیۆن درەخت دار لە خۆی دەگرێت، ئەمە چۆن کاریگەری لەسەر ژینگەی شارەکە دروست دەکات؟ کاک حاکم پشتی 7 ملیۆن دار یعنی تۆ حسابی کە ئەمە کاریگەری ئەبێ بۆ پاکبوونەوەی هەوا. حەزەکەم یەک قەوسیکەش بڵێم ئێمە پرۆژەی ڕووناکیش عینەشت هەوە یعنی پاکبوونەوەی هەوای بۆ کردین لەبەرەوەی باستان کرد 36,903 وابزانم یا 39 بوو مۆلیدە کوژێرراوەتەوە. تو ئەزانی ئەوە چەند بۆ ژینگە تەسیری هەبوو چەند ژینگەی لەم ڕۆژانەیە من ڕسمێکم بینی هی هەولێر لەسەرەوە کە پێش پرۆژەی ڕووناکی چۆن بۆ هەوا و ئێستاش چۆنا هەیە.
ئەمە خاڵێکە بەڵام خاڵی پشتێنی سەوزەکە مەوزوع ئاساسیەکەمان ئەوەیە نەخێر پشتێنەی سەوزەکە ئەوەنە تەئسیری ئەبێت بۆ پاکردنەوەی هەوا بۆ کەمکردنەوەی خۆڵبارین بۆ وەکووتمان بۆ ئۆکسسیژین عینەشت بۆ باراناو بۆ گرتنەوەی لافاو لەبەرەوەی تۆ دیقەتی ئەوە بە کە لافاو کە بارانێکی زۆر ئەبارێ ئێمە ئەم درەختانە لە ڕێگەکەی و ئاوە ڕبژێ کە ئاوی هەڵمژی ئەبێ بە ئاوی ژێرزەوی لەبەر ئەوە ئەمانە هەمووی تەئسیری ئەبێ بۆ ژینگەی هەولێر بە تایبەتی. باش شنەخان هەرویستم ئەوەت پێ بڵێم زیاتر لە 3800 زیاتر لە 3800 مۆلیدا تا ئێستا ژێنراوەتەوە لە سەرتاسەری کوردستان. زۆر باشە هەرچەنە ئێوەش ئاماژەتان پێدا بەڵام دەمەوێت بزانم ئەو پشتێنەیە ئەو پشتێنە سەوزیەی کە بە دەوری هەولێرە دەکرێت لە بیریشما بێ چەندین پشتێنەی تری بچووکتر لە ناو هەولێرە دروست کراوە ئایا ئەمانە ڕێگری لە لافاو دەکەن و گلدانەوەی ئاوی زیاتر بۆ شاری هەولێر و دەوروبەری دروست دەکات؟ بەڵێ بڵێ باسی ئەومان کرد چونکە ئێمە کە ئەم باراناوە ببێت ئەبێ ئەم پێتەڵێم ئەم ڕێگارە 7 ملیۆن دەرەخت ئەزانی چەند زۆرە ئەم ئاوە ژێرزەوی هەڵی ئەمژێ کە لە ڕێگەکان و هەڵمژێرە ئەبێ بە ئاوی ژێرزەوی ئێمە بۆیە ئەڵێن ئەمە یەکەم فاکتەرە بێت بۆ گلدانەوەی ئاو و بۆ ڕێگرتن لە لافاو چونکە ئێمە خۆمانە زانان ساڵانی ڕابردوومان کە کێشەی هەولێر کێشەی لافاو هەبوو ئەم بم کۆتایی هێنانی بە پرۆژەیە یاخود نە کۆتایی هێنان هەر دەستپێکردن بۆ پرۆژەیە دەستپێکردن بۆ پرۆژێ تەئسیرێکی وای ئەبێ کە ئەو مۆزوعی لافاوە لە هەولێرا کۆتایی ببێت و ئیسفادەشی لێ بکەین ئیسفادە لەو بکەین چونکە ئەبێ بە ئاوی ژێرزەوی. باش دەست خۆش زۆر بەڕێز شنە نەژمەدین کاندیدی پارتی دیموکراتی کوردستان لە بازنەی سلێمانی ڕاستەوخۆ لە ستۆدیۆکان من لە شاری سلێمانیەوە لەگەڵ ماوی گەلێک سوپاس بۆ ئێوە شەوتان باش.